بەشی دووهەمی هەڵسەنگاندنی هاوبەشی هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر و کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران لە ژێرناوی ساڵێکی تر لەسەر بەستێنی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادی. پێنجم، یەکێکی تر لە دەستکەوتەکانی بزوتنەوەی جەماوەری لە ساڵی ڕابردوودا بریتی بووە لە تێپەڕین لە هێزە سیاسیەکانی ئۆپۆزۆسیۆنی ڕاست کە ئیدعای ڕێبەرایەتی خەڵک دەکەن و ئاراستەکردنی قۆناغی ڕاگوزەر بە مافی خۆیان دەزانن. ئەم دۆخە لە ساڵی یەکەمی ئاخێزی شۆڕشگێڕانەی ژینادا کە میدیا گشتیە ئیمپریالیستیەکان هەوڵێکی بەر بڵاویان ڕێخست بە مەبەستی دروستکردنی ئالتێرناتیڤ زۆر بەرچاو بوو. ئەم هەوڵە پڕتێچووەی دەسەڵاتخوازان لەلایەن خەڵکەوە پێشوازی لێ نەکرا. گۆڕانکاریە جیهانیەکان لە ساڵی ڕابردوودا ڕەوتی ڕسوایی ئۆپۆزۆسیۆنی ڕاست و پشتبەست و بە دەسەڵاتە دەرەکیەکانی هەرچی زیاتر بەرجەستە کرد. لە ساڵی ڕابردوودا ئۆپۆزۆسیۆنی ڕاست چه سەڵتەنەتخوازان و مجاهدین و چ پرۆژە وەرگرانی لایەنگری گۆڕینی ڕژیم بە پشگیری لە تاوانە دژەمرۆیەکانی دەوڵەتی ڕاست و ڕەگەسپەرستی نەتانیاهۆ لە کۆمەڵکوژی خەڵکی فلستین و هاو ئاهەنگی لەگەڵ سیاسەتەکانی دۆناڵد ترامپ لە پرسی زۆرترین گوشار و چڕکردنەوەی گەماڕۆ دژەمرۆیەکان بۆ سەر خەڵکی ئێران نیشانیاندا لە کوێی مێژوودا وەستاون. ئەوان سەلماندیان لە سبەی ڕۆژی دوای کۆماری ئیسلامی دیا زیاتر لەوەی کە داکۆکیکاری داواکاری و بەرنامە دموکراتیک و ئازادی خواز و یەکسانی خوازانەی خەڵک بن، بیر لە دەسەڵاتی خۆیان دەکەنەوە تەنانەت لە ئەگەری گەماڕۆی بەربڵاوتر لە دژی خەڵک و بۆمبارانکردنی شارەکانی ئێرانیش. ئەوان ئێستایی تر نەک هەردا کۆکی لە دروشمی ژن ژیان ئازادی ناکەن، بەڵکو بانگەشەی دروشمی جێگرەوەی دڵخوازی خۆیان دەکەن. سەڵتەنەتخوازان تەنانەت دروشمی مەجلسی دامەزرێنەر واتە مافی خەڵک بۆ دیاریکردنی جۆری سیستمی جێگرەوە و داڕشتنی یاسای بنەڕەتی سیستمی نوێشیان وەلانەوە. ئۆپۆزۆسیۆنی ڕاست لە نێوان بەرنامەکانی خۆیان و داواکاریە ڕوونەکانی جەماوەردا هیچ وێکچوون و نزیکیەک نابینن. ئەوان نەخوازیاری ئازادیە بێشەرت و مەرجە سیاسیەکانن، نەدیفاع لە دموکراسی بە تەواومانە دەکەن، نەڕوویەکی خۆش بە دروشمەکانی وەک خوێندن و تەندروستی بێ بەرامبەر و دەستەبەری کۆمەڵایەتی تەواو و گشتگیر نیشان دەدەن و نە لە مافی دیاریکردنی چارەنووسی نەتەوەکان و یەکێتی خۆبەخشانەی ئەوان لە ئێراندا داکۆکی دەکەن. بە کورتی ئەوان باڵی خۆجێی دەسەڵاتە پاوانخوازە دەرەکیەکانن. گرنگی نەدانی خەڵک بەم هێزانە و جەخکردن لەسەر هێزی خودی خەڵک لە چوارچێوەی ڕێکخرا و ئۆرگانە جەماوەریەکاندا یەکێکە لە دەستکەوتەکانی ئاخێزی شۆڕشگێڕانەی ژینا لە ساڵی ڕابردوودا. دێنە سەر خاڵی بێ دەسەڵات لە بەردەم داڕمان و داماویدا. یەکەم، دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی با یەکدەستکردنی دەسەڵات لە ساڵی 1400دا لە سەرە و باوەڕە بوون کە هەنگاوی دووهەمی شۆڕشی ئیسلامیان بەهێزەوە هەڵگرتووە و کۆمەڵگایان هێناوەتە ژێر کۆنتڕۆڵی خۆیان. بەڵام سەرهەڵدانی ئاخێزی شۆڕشگێڕانەی ژینا لە خەرمانانی 1401 و بەردەوامبوونی لە ساڵی دواتردا نیشانیدا کە ئەم هەڵسەنگاندنەی دەسەڵات چەندە پوچ و بێبنەما بوو. نافەرمانی مەدەنی بەربڵاو و خۆڕاگری بەردەوام و ڕوو لە گەشەی جەماوەر، بەرپرسانی سەرەکی ڕژیمی بە تایبەتی دوای بایکۆتی بەربڵاوی هەڵبژاردنی مەجلس لە 11 ڕەشەمەی 1402دا سەبارەت بە شکستی سیاسەتی یەکدەستکردنی دەسەڵات بە قەناعەت گەیاند. لەسەر بنەمای ئەم هەڵسەنگاندنە دەستگای ڕێبەری ڕژیم هەوڵیدا کۆتایی بەم سیاسەتە شکەست خواردووە بهێنێت و ئۆپۆزۆسیۆنی ناوخۆی حکوومەت لەگەڵ خۆی هاو ئاراستە بکات. گۆڕینی ئاراستەی ڕێبەری نظامی ئیسلامی بە پەسەندکردنی شایستەیی مەسعود پزیشکیان، کاندیدی دڵخوازی ڕفۆرمخوازان، میانەڕەوەکان و ئوسولگەراکانی میانەڕە و هەروەها بەڕێوەبردنی هەڵبژاردننی سەرۆک کۆماری بەکردەوە دەرهات. دەوڵەتی وفاقی حکوومەتی لە نێوان دەسەڵاتداران و ئۆپۆزۆسیۆنی ناوخۆیی بە ئامانجی پێکهێنانی ڕەزامەندی نێوان بەشێک لە خەڵکی ناڕازی و دروستکردنی کەلێن و دووبەرەکی لە بزوتنەوەی جەماوەری هاتە مەیدان. ئەوەی کە نیگەرانی دەسەڵاتی هەرچی زیاتر پەرەپێدا بریتی بوو لە بایکۆتی بەربڵاوی خەڵک هەم لە خولی یەکەم و هەم لە خولی دووەمی هەڵبژاردننی سەرۆک کۆماریدا.
تەنانەت لایەنگرانی باڵەکانی سەر بە حکوومەت و ئۆپۆزیسیۆنی ناوخۆی حکوومەتیش لە ڕووی ناچاری پاسیڤ بوون و سەر لێ شێواویەوە لە هەڵبژاردندا بەشداریان کرد. بەواتایەکی تر پاشەکشەی دەسەڵاتداران لە یەکدەستکردنی دەسەڵات و هەنگاو هەڵگرتن بەرەو ویفاقی حکوومەتی لە بنەڕەتدا بە مەبەستی بەرەنگار بوونەوە لەگەڵ ئەو بزوتنەوەیە کە بە شێوەیەکی ئاشکرا ئاراستە و ئامانجی بریتیە لە ڕووخاندنی ڕەژیم ئەگەر چی پشتبەستووە بە تاکتیکی نافەرمانی مەدەنی. سەرجەم ڕێکار و هەوڵەکانی دەوڵەتی وفاقی حکوومەتی نیشان دەدات کە کاریگەریەکانی ئەم تاکتیکەی دەسەڵات بە مەبەستی دروستکردنی کەلێن و دووبەرەکی لە ناو بزوتنەوەی جەماوەریدا بە گوێرەی چاوەڕوانیەکانی ئەوان نەبووە. خاڵی دووەم، دەسەڵاتی کۆماری ئیسلامی بۆ خۆ دەرباسکردن لە دەستخەبات و ناڕەزایەتی شۆڕشگێڕانەی جەماوەری وەزاڵە هاتوو بێهیوا لە ڕژیم، سیاسەتی پاشەکشەی لە سیاسەتی دەرەوە و چڕکردنەوەی سەرکوت لە ناوخۆی وڵاتی خستۆتە دەستوری کاری خۆیەوە. دەسەڵات هیوادار بوو کە بە کەمکردنەوە یان هەڵوەشانەوەی گەمارۆکان خوێنێکی تازە بێتەوە ناو دەمارەکانی ئابووریە دارماوەکەی و یەکێک لە هۆکارەکانی تووڕەیی و ناڕەزایەتی خەڵک هەندێک کەمتر بکاتەوە. واقعیەت ئەوەیە کە دەسەڵات گەیشتۆتە ئەو ئاکامەی کە چونکە لە بەرامبەر بزوتنەوە ڕادیکاڵە کۆمەڵایەتیەکان و سیاسەتی ناوخۆییدا توانایی پاشەکشەکردنی نییە، ناچار دەبێت لە سیاسەتی دەرەوەدا دەست بە پاشەکشە بکات. چڕکردنەوەی سیاسەتی سەرکوت و توندوتیژی ناوخۆیی لەم هەڵسەنگاندنەوە سەرچاوە دەگرێت. بەڵام گۆڕانکاریەکانی ناوچەکە ئاکامی پێچەوانەی بەدواوە بوو. قوڵایی استراتیژیکی ڕژیم کە ساڵانێکی زۆر ملیاردها دلار لە سەرمایەی وڵاتی لە پێناویدا خەرج کرد بوو لە ڕەوتێکدا و لە 7 ئۆکتۆبر و هێرشی ڕێکخراوی کۆنەپەرستی حەماس بەدواوە بوو بە دۆمینۆی شکستی دەسەڵاتی ئیسلامی. کوشتاری بێبەزەیانەی حکوومەتی جەنایەتکاری ئیسرائیل نەک هەر خەڵکی بێدفاعی فلستین و لوبنان، بەڵکو شکستێکی قورسی بەسەر مێحوەری بەرگری و حیزبوڵڵاش داهێنا. سەید حەسەن نەسڕڵڵا، سکرتێری گشتی و زۆربەی فەرماندەکانی حیزبوڵڵا لەلایەن ئیسرائیلەوە لەناوبران و لە کۆتاییدا ناچار بە پەسەندکردنی ئاگربەستێک لەگەڵ ئیسرائیل بوون. جگە لەوەش ئەوەی کە ڕوخانی دەوڵەتی بەشار ئەسەد لە سووریا و ئیفلیجبوونی هەشتی شەعبی لە عێراق لە ژێر گوشارە سیاسیەکاندا بەکردەوە مێحوەری بەرگریەی تێکشکاند. هاوکات لەگەڵ تێکشکانی مێحوەری بەرگری، شەڕە نیابەتیەکانی کۆماری ئیسلامی و ئیسرائیل وەک دوو هێزی ناوچەی بوون بە شەڕی ڕاستە و خۆ و ڕوبەڕوو. شەڕ لە سێبەرەوە بوو بە شەڕێکی دیار و بە ئاشکرا. لەم ڕوبەڕووبوونەوەدا پشتیوانی ئاشکرای ئەمریکا و هاوپەیمانە ڕۆژاواییەکان لە ئیسرائیل و جەنایەتەکانی و هەروەها بێ ئاکامبوونی سیاسەتی ڕوو لە ڕۆژهەڵات دۆخی کۆماری ئیسلامی هەرچی زیاتر خستە ژێر کاریگەریەوە. هیوا بەکرانەوە لە بواری سیاسەتی دەرەوە و ئاشبوونەوە لەگەڵ ئوروپا و ئەمریکا لەگەڵ کێشەی جددی بەرەو ڕووبۆتەوە. سەرکەوتنی دۆناڵد ترامپ لە ئەمریکا و هاو ئاهەنگی ئاشکرای ئەو لەگەڵ سیاسەتەکانی بەنیامین نەتانیاهۆ و فاشیستە ڕەگەزپەرست و داگیرکەرەکانی ناو دەوڵەتی ئیسرائیل مەیدانی لە کۆماری ئیسلامی سەختتر کردووە. هەڕەشەکانی ترامپ و چاوەڕوانیەکانی لە ڕژیم و هەروەها دووفاقی وتوێژ یان بۆمباران دەسەڵاتدارانی ئیسلامی خستۆتە دۆخێکی دژوارەوە. لە ئەنجامی ئەم دۆخەدا دەستگای ڕێبەری کۆماری ئیسلامی کە پاشەکشە لە سیاسەتی دەرەوە و هاوکات گۆڕینی ئاراستە و شێوازی هەڵسوکەوت لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ناوخۆیی گرتبووە بەر بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی بزوتنەوەی جەماوەری لەگەڵ هەلومەرجێکی زۆر ئاڵۆز ڕوبەڕووبەتەوە. بەواتایەکی تر لە شەڕی بە شوێنەیی و هەنگاو بە هەنگاوی خەڵک و دەسەڵاتدا کات بە قازانجی خەڵک و بە زیانی دەسەڵات شکاوەتەوە.